مامۆستا من تووشی مشکلەیەک هاتووم. هاتووم لەم بەرنامەیە بەشکم ئینشاءڵڵا حەلێکم بۆ بکەن. ئێمە ڕۆژانە یان هەفتانە سارێک ئەهاتە کۆڵانەکەمان. بەعامژنی گەڕێکیش ئەچوینە بەردەرگا و مەسەڵەن سیارەکە قاب قاچاقی ناو ماڵ و ئیتر ئەدەواتی بەتانی و چوزانم ئەم شتانەی پێبوو. ئێمەنیش بەپێی پێویست بەڕاستی شتمە کڕی. مێردەکەم لە شوێنێک بە موچەیەکی کەم دامەزراوە. یعنی ئەبێت چاوەڕێی مەعاش پەمجاری وایە مەعاش دواکەوێت، یعنی بێت چاوەڕێی دەستی ئەو کەم بەچکە ئەماتێ. ئیتر من کە ئەچووینە بە دەرگا مەسەن قاپە یان پیاڵە یان ژێر سفرەیەکە ئەمانە مەکڕی ئەو پیاوەش کە سارەکەی پێبووی و قەیچێکە خوشکی من ئێسەش پارەکە بۆ نەدرێ، قەیچێکە هەفتەیەکی تر مانگێکی تر، یعنی زۆر هینیە کردم و ڕاعاتیە کردم. تۆ بە هەفتانە پارەتە؟ بەڵێ هەفتەی 10,000 جاری واش هەبوو دوا کەوت بە حکمیەوەی کە مێردەکەم موچەتان دوا بەڵێ بەڵێ ئیتر کێشەی نەبوو ئەوە گەرم موچەشتان دواکەوێ و مشکلی نەبووی و قەیچێکە وابزانە هی خۆتە. من یعنی وەکو شتێک لێم ڕابینی کەوای ئەوی تر زیاتر مەسەلەن شتم ئەهێنا. ماوەیەک براکەم ژنی مارە بڕی، من وتم بعد چۆنەڵی لێستا و شوریان بۆ بخۆم، وتم مەطبەخەکە مەسەن قاپ و قاچاخە و یان کۆمەڵەشتا من بۆیانەکە مادەم کەما هەفتانە پارەکە ئایم. جاری واش هەبوو ڕەچاوی ئەکرد. ئیتر تاقمێکی 48 پارچەی و سێتێ مەنجەڵ و بەتانی و کۆمەڵەشتم هێنا، ئاوە وردەواڵەشم هێنا. خۆم پێشتر بڕێ قەرزار، یعنی پارەی من کەوتە بۆ لای ئەو، یعنی شتە هێنا بوو پارەکەت نەیە. بەڵێ بەڵێ هەرەی و قەینا کێشەی نییە. ئیتر کە ئەوانەشم هێنا پارەکەم گەیشتە نزیکی 415,000. سەرەتا هیچ مشکلەی نەبوو. دوای ماوەیەک کە چوینە بەردەرگا ئاوا شت بکڕین، پێی وتم وتی ئەتوانی ئەو پارەیان بۆ بێنی، چونکە لە بەرز و نزمی دۆلارە من زەرەرم کردووە، ئەبێ پارەکەم هەمووی بەسەرێکەوە بۆ بێنی. منیش ئەو پارەیەم نییە، ئەوەی ڕاستی بێ مامۆستاگیان لای مێردەکەشم قسەم نەکردووە. ئەگەر شتێکی وا بڵێم تووشی مشکیلە ئابم. ئیتر کەوای لێ هات من یعنی تۆ مێردەکەت نێزانی کە تۆ بە قەرز شتە هێنی؟ نانا ئەبەت. ئەی نەیەوت ئەم شتانە چۆن کڕیوتە لەکوێ کڕیوتە؟ ئەو کە مانگانە ئەو پەڕی 30,000 ئەیامێ. ئەم پیاوە ژوای یعنی پێی ئەوتم هەفتەی 10,000 بێ، دوو هەفتەی 10,000 بیتی مشکلەم نییە، خوشکی من ینی وای ئەوە وەکوا بێ. یعنی هاوسرت نێوت ئەم شتانە چۆن کڕیوتە لەکوێ مامۆستاگیا من شتەکانم بەپێی پێویستە کڕی، یعنی ئەوە نەبێ لە بەرچاوێت و ببینی. یعنی کە پێویستیم بوو. بەڵام کە زیاتر شتم کڕی بۆ ماڵی براکەم ئەوە زۆر لی دیاریام و پارەکە زۆر کەڵەکە بوو لەسەرم. دوایتر کەوای پێوتم من ئەوەی ڕاستی بێ چەند جار ئاهاتە بەردەرگان، یعنی نەمەوێرا بچمە دەرەوە یان چوزانم. حتا وام لێ هاتبوو کە ئەو ئەهات ئەمزانیە چکە هەفتانە دیاری کردبوو کە ئەهات ئەچمە ماڵی دایکم یا ئەچمە ماڵی خوشکەکەم. بۆ چێ چوتە ماڵی دایکە ماڵ؟ ئەخر مامۆستاگیان جاری وا بوو کە ناهاتمە دەرەوە ئەیا لە دەرگاکە. منیش حەزم ناکرد تووشی ئەو حاڵەتە بم کە هینی کردبوو. لە دراوسەکانی پرسی بوو بۆ دیار نییە، ڕقەمەکەیم بنێ شتێکم هێناوە و ئەمەوێ پێی بڵێم ئەو داوای کردبوو. ئیتر ڕۆژێکیان لە ماڵی خوشکەکەم بووم کە تەلەفۆنی بۆ کردم، یعنی مامۆستاگیان هەر حەپەسام ڕقەمی منی چۆن دەستکەوتووە، وتی لە دراوسەیەکتانەوە داوام کردو و تومە داوای شتی کردووە. ئیتر دراوسەکەشتان ڕقەمەکەی پێیا بوو بەداخەوە. من لەو ڕۆژەوە حاڵم نییە، چکە وتی من داوای پارەکەم لێ کردووی. منیش وتم چاوەڕێم کەوتتی، یعنی پێی وتم چاوەڕێم کە پێیوت یعنی مامۆستاگیان پێم وت چاوەڕێم کە ماوەیە لەسەرم بۆ سەچکە و پارەیە زۆر زۆرە، یعنی من ئەبێت لانی کەم بە قیست بیەمەوانێ وەکو کە پێشتر خۆی پێیوتم. ئیتر دوای ئەوە کە من ئەوەم پێ و مامۆستاگیان وتی ئەگەر پارەکەش نەهێنی مشکلە نیە، وەرە خۆمان بە شێوەیەکی تڕێەکەوی. یعنی مامۆستاگیان حەپەسام گیانم کەوتە لەرزین، خوشکەکەم هەستی پێ کردم. وتی چی بووە؟ یعنی ئەوەی دوورە بە شێوازێکی تڕێەکەوین؟ وتی بە شێوازێکی تر. پێش ئەوەش یعنی مامۆستاگیان هەستم کە کاچووم شتم لێکڕی هەستم پێ کرد شێوەی یعنی حرەکەی چاوی جاری وا بوو کە شتەکەم لێکڕی دەستی هێنا کە من دەستمە بردە دواوە، عنی شتەکەی ئاوە بە ئاسایی ئەکردەوە وەکو بڵێ ئاسایی قەیچێکە.
یعنی سڵم لێ کردەوە جا شێوەی چاوی حرەکەی بەنەوعێک بوو. يعني پێشتر هەستی کردبوو کەمە بە نەوعێک بەڵێ بەڵێ قسەت لەگەڵاکە و بە نوعی بەڵێ. مامەڵاکە. بەڵێ باشە کە هەستت بەمانە کرد ئەمەوەی لێ نەکردی تر وردە وردە دوورکەویتەوە و شت نەکڕی لێ؟ مامۆستاگیا من ئەو کاتە هەستم بەوە کرد کەوتی پارەکەم بە یەکجاری بۆ بێنە. قسێکەیە لە پێشتر دانە بۆ ڕۆئەکات ڕێک منیش ئەم حاڵەتم بەسەر هات. یعنی کە ئەوەشی پێوتم وەرە باڕێکەوین هەمومان یعنی لەوە تێگەین ئەو مەبەستێکی تری هەیە. ئەی تۆ چیت کرد لەو کاتە؟ یەکسەر تەلەفۆنەکەم داخستەوە خوشکەکەم لی پرسیم وتی چی بووە من بەجددی نەموێرە بڵێم کە چیم بەسەر هاتووە. ئەگەر مێردەکەشم بزانێ ئەوە یعنی هەموو شتێک تاوە.